کاکە دکتۆرم ئەجا کاک دکتۆر ئەم باسی 20 ساڵ لەمە و پێشەکە کاتی ئەو زۆر جیاوازترە لەگەڵ منە 20 ساڵ لە پێش واکەین ئەوەی باسی واکەین جیاواز بەڵێ فەرموو عەفوی قسە بکەی کامیشات کاک دکتۆر ئەم باسی کۆمەڵێک لە ڕەفیقەکانیەکە والله پڕ بەدڵ پێم ناخۆشە ڕەفاقەتیانەکات نە دایکیان لێیانە پرسێتەوە نە باوکیان لێیانە پرسێتەوە نە پێیان ئەڵێن لەکوێ بوون نە پێیان ئەڵێن بۆ کوێ ئەچن نە چیان چی ئەکەن چی لە باوەڕکە کاک دکتۆر لەسەر قسانی تۆ هاوڕێی هەیە جلی وای لەبەر کردووە بەس ئەڵی بۆ یاخ کراوە ئیجینا خۆ لە جل ناچێت بەس بۆ یاخێکە و لێ دراوە داپۆشە ئیجینا هەموو جانی بەجوان ئەڵم ڕۆڵە گیان ئەمانە نە لە سۆنعی تۆیان نە بۆ کۆمەڵگەی ئێمە ئاگونجن تۆ چاولێکەری لەمان مەکە ڕۆڵە گیان هاوڕێی خراپ وەکو خەڵوز وایە نەت سووتێنێ حتمما ڕەشت دەکا ئێمن بوو ئام قسانی من خراپە پێم وتو ئام ئامۆژگاریان بێت ئەمانە خراپن ئەمە لەسەر زەرەری ئەون نەوەڵا کاگوشار من دڵنیام ئیشەڵا ئەمیش لە داهاتووە تەمەند درێژ بێ شووەکە ئەبێ بە دایک ئەو کاتە ئەزانێ دایکایەتی چی ئێسان لەم خۆناغێت هیچ مەسئولیەتی نییە کچی من یعنی وازانی هەر شتەکان ئەم چەند کاتەیە تەسەورەکەی ئێمە لە زانکۆ لامانە بڕواو هەبێ لە فەتەی مڕاهقەی ئاوە شتێکی نابەجێ کردووە هەتا ئێستا وەکو سێبەر لەگەڵ یایەتی لە کۆڵی نابێتەوە ئەم قۆناغی ناسکەچی من ئینسانی خراپەیە بە حقیقەت ئینسانی خراپەیە بمانێتەوە نەمانەوێت و ئینسانی باشیشەیە تۆ خوا عەقڵی یاوی نەتی ئینسانە باشەکان هەڵبژێرە کچی من بۆ تۆچی لاسایی کەسانێکەکەیتەوە کە نە جلوبەرگەکەی جلوبەرگی گونجاوە تۆ حەقی خۆتە یعنی ئەم لە قۆناغ ێرزەکاریە ئاگال لێبێ احتیمام بە مەسەر و گرنگیدان بە خۆڕازانەوە و کەمالیات بەشێکە لە قۆناغ ێرزەکاری لە هەمان کاتیشە لە قۆناغ ێرزەکاریە کەسانی دەرەوەی خێزان ینی باوکو و دایک نا خوشک و برا نا پور و خاڵ نا مەسەرەن هاوڕێیە گۆرانی بێژێکە ئەکتەرێکە ڕاضیەکە کەسانی دەرەوەی خێزان کاریگەری زۆریان لەسەر هەرزەکار هەیە بەڵام ئەمە مانای ئەوە نییە کچی من تۆ چاوبن و قێنیت و خەڵکە چێکی کرد لاساییکی کوێرانەکەیتەوە کێشە بۆ دروستەکە فەرموو کاک دکتۆر باوکمەیە هاوڕێکانیشم هەر بە دڵی ئەو بێ ئەنجا ئەگەر من خوێندن و هاوڕێم و جلوبەرگم هەمووی بە دڵی ئەو بێ ئەگەر خۆم بەراوردکەم بە هاوڕێکانم یعنی من جۆم لێ ناگیرێ هیچ حسابێکم بۆ ناکرێ لە ماڵەوە ناکچی من نا بەنیسبەت هاوڕێەوە نەک بۆ کاگوشیار بۆ جەنابێ بۆ هەموو باوکو دایکێک بە ئەوە ڕوون بێ من مناڵەکەم مافی خۆیەتی هاوڕێی هەڵبژێرێ بەڵام من ڕقم لە باوکیەوە بۆم نییە بەڵام تۆش لەگەڵ کوڕەکە مەگەڕێ لەگە کچەکە مەگەڕێ ئەوە مافی من لەوانی باوکەکەی کەسێک بێ ینی تێبینی لەسەر بێ بەس کچەکەی گوناحێن چێ با بڵێن باجی هەڵی کەسانی ترێ ئەم چه گوناحێکەیە بەڵام کچی من یەک شتێ هەموو باوکو دایکێک مافی ئەوەی هەیە کە زانی کچەکەی یا کوڕەکەی لەگەڵ یەکێکا ئەگەڕێ ملاحەزەی لەسرە ڕابردوویەکی خراپی هەیە وەکو فەرمووی وەکو ئاگرێک وایە خەڵوزێک وایە ئەبێ بیپارێزێ کاگوشار تۆ وەختێک بۆ هەیە تەداخل بکەی هەرچەندە لە قسەکانتان لەوە ئەچێ بەڵگە و لابێ کاڵی جلەکانی وایە ئەمە وایە ئەوە وایە ڕەفتاری وایە لەو کاتانەیە کچی من بۆ مەسلحەتی تۆیە تۆ لەوانەیە هەستی پێ نەکەی بەڵام ئەگەر هاوڕێیەکی کێشەی نییە جلوبەرگەکەی هی قۆناغ ێرزەکاریشە و بە دڵی خۆشی لەبەری کردو بەڵام لەلایەنی دابوونەریت و کۆمەڵی قیممان هەیە کێشەی بۆ دروست ناکە کچی من خۆ من ئێستا بە کەیفی خۆم بکەم چ جلێکەیە لەبەری بکەم یاخە چواردەوەرەکە لێم قبوڵ ناکە من ئینسانی بوونەوەریی کۆمەڵایەتی خۆ ناتوانێت دژی و عالەمە بۆسی خۆ تۆ ناتوانێت بڕۆ بۆ سوید کچی من وەکو ئەوان جل لەبەرکە بڕۆ بە مادەم لە کوردستانی ئەبێ ڕەچاوی دابوونەریتە بکەی باوکە لە سمعی خۆیە دەچێت کچی من زۆر کچ و کوڕ هێڵێ من ئازادم ئازادی ئینسان سنووردارە ئازادی ڕەها نییە تۆ ئازادی لە ماڵەکەی خۆتە هەڵپەڕی چیەکەی بیکەی بەڵام کە هەڵپەڕین و قسەکە و کاریگەری لەسەر دراوسێکە و کرد و ئەویش ئاچێت ئازادی تۆ تەواوە بێ خۆم ئازادی نیە بەکەی خۆشت بکەی تۆ باوکە هەیە تۆ جلێ لەبەرەکەی بەهۆی جلەکەی تۆ یاخود لەگەڵ کەسانێکە ئاگەڕی تووشی بەڵایەکە دەکەن کە باوکە سومعەی یاخود ناوبانگی ئەزڕێ یا خوشک و براو تۆ خوشکە هەیە خوشکەکەش تێوەک لێ بەهۆی تۆ دایکە هەیە تۆ خاڵە هەیە مامە هەیە پورە لەبەرەوە تۆ کە هەر شتێکەکەی بێ ئاگاو لەوانش بێ کچی من نابی بەم شێوەیە تۆ ڕەفتارکەی وەڵام من حڕم و هەموو شتێک چی بکەم تەداخل باوکو دایک بۆی هەیە بەڵام بە مەرجێک ئەو کەسەی کە ئەم تەداخلی تیاکە بەڵگەی پێ بڵێ کاکە ڕۆڵە کچەکەی من کوڕەکەی من لەگەڵ ئەمە مەگەڕێ ئەمە ڕابردووی وایە ئەمە دووسێ جار لە ئاسایش گیراوە ئەمە وازی لە خوێندن هێناوە ئەمە نێرگە لای کێژە ئەمە هەمووی بەڵگە دەیاتێ ئەو کاتە تۆ بێ بڵێ زۆر ڕاستەکەی باوکە گیان تۆ لە ساعتی من واکەی ئەبێ وازی لێبێنی بەڵام ئەگەر هاوڕەکە هیچ عیبی نییە وەڵا باوکم مافی نییە و بە هیچ شێوەیەک حەقیشی نییە تەداخل کات و بڵێ لەگەڵەوە مەگەڕێ